هەروەکو بەپێ ئامارەکان کە ئامارەکانی بەڕێوەبەرایەتی هاتووی سۆرانکە لە 6 مانگە خۆت هەتا ئێستا زیاتر لە 50 وڵاتی لەم دەبەرە بۆتە قوربانی ڕووداوەکانی هاتووە. بەڕاستی ئەمە جێگای داخە دەبێت مامۆستایانی ئاینی لە داهاتوو چکە پێگەی مامۆستی ئاینی پێگەیەکی گرینگە دەکرێت ڕۆلی کارا ببینن لە وشارکردنەوەی سەرجەم توێژەکان. کەمی خراپی ڕێگەبانەکان لە دەڤەری هەرێمی کوردستان هۆکارێکی سەرچوونی و ناهۆشیاری سەرجەمی و ناهۆشیاری تاک هاوڵاتیان ئەمە شۆکارشترا و دەکرێت هۆشیاری بکرێت بە کەلتور لە داهاتوو بکرێت بە منهەجی خوێندن لە باخچەی ساوایان لە قوتابخانەکان بۆ ئەوەی زیاتر ڕۆشنبیری و هۆشیاری هاتسۆ بەرز بێتەوە و خەڵک ئاشنای ڕێنمایی هەمایەکانی هاتسۆ بن. ڕێگای گشتی شوێنێکە بۆ هەموو خەڵکە بەڵام بە شێوەیەک کە سەلامەتی پارێزراوبی و بنەمای ئاینی ئیسلام لە مامەڵەدا لە هەر شوێنێکدا بۆ پێناسەی مسلمان المسلم من سلم المسلمون من لسانه ويده. مسلمان دەبێ هەموو خەڵک لە دەست و زمانی ئەمێن بی بەڕاستی کە بە شێوەیەک سیارە لە دەخورێتن کا دەبێتە گرفتی کوشتنی خەڵک قەتلە. تەماشا بکەین ئەگەر خۆشی کوشتنی خۆیەتی یعنی لە هەمان کاتدا چ بۆ سەبەب لە کوشتنی خۆی لە کوشتنی خەڵکی بە قەتل حیساب دەبێت. بە قەتل هەر ئەوە نییە ئینسان بە چەک خەڵک بکوژێتن. ئێستا ئەوەی دەبین بەڕاستی برا کوژێ بە ئۆتۆمبیل نەک بە چەک. بەڕاستی پێویستە لەسەر بەرپرسان زیاتر یاسایەکان تونند و تۆکمە بکەن و جوانتر جێبەجێ بکەن.